بەر هەموو شتێک باسیەوە بکەم کە هەموو کتێبە ئاسمانیەکان تەنها خودای گەورەش پەیامەکانی لە دووتوێی کتێبێکدا بە جۆماندا چرپاندووە وەکەوەی کە دەڵێ بسم الله الرحمن الرحيم اقرأ باسم ربك الذي خلق الإنسان من علق اقرأ وربك الأكرم الذي علم بالقلم علم الإنسان ما لم يعلم کێڕوانین و وەسفی تۆ چیە بەرامبەر بە پێناسەیەکی کتێب واتە کتێب چیمان پێ دەبەخشێت؟ سەرەتا سپاس بۆ جەنابتان. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وأصحابه ومن والاه. ئەوەی جەنابت ئاماژەت پێکرد ئەتوانم بڵێم جوانترین وەسفی کتێبە کاتێک کە خوای پەروەردگاری جیهانیان پەیامی خۆی لە ئاسمانەوە بۆ سەر مرۆڤایەتی ناردووە ئەو پەیامەی ناوە کتێب. حتى تەنانەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێک کە ئەرکانی ئیمان باز دەکات دەفەرمێ ئیمان بکوتوبه هەموو کتێبە ئاسمانیەکان نافەرمێ ئەوە ناوی ئەوەیە ئەوەیە هەمویان بە کۆب بە کتێب دێنێ و قورئانی پیرۆز یەکێک لە ناوە پیرۆزەکانی ئەلکیتابە. ئەوە گەورەترین شەرەف و ڕێزە کە پەیامی خوای پەروەردگار بۆ تەواوی مرۆڤایەتی ناوی ئەلکیتابە ناوی کتێبە یان کتێبەکان هەموو کتێبە ئاسمانیەکان. کتێب واتە ڕووناکی هەر شوێنێک ئەگە ئینسان تیا دانیشت لە تاریکیدا پێویستی بە ڕووناکی هەیە بۆ ئەوی بەرپی خۆی ببینێ بۆ ئەوەی نەکەوێتە چاڵ و چۆڵەوە بۆ ئەوی بەرامبەرەکەی جوان ببینێ بۆ ئەوی گومانی خراپ بەرامبەر بەو شتە نەبا کە لە بەرامبەر یا دانیشتۆ لە ڕووناکیدا ببینێ. کتێب ئەو ڕووناکیەیە ڕووناکی ژیانە کەسی بەرامبەرت پێدەناسێنێ پێشەوە خۆتت پێدەناسێنێ. کتێب یەکەم جار خۆتت پێدەناسێنێ خوای پەروەردگارت پێدەناسێنێ ژینگەکەت پێدەناسێنێ کللتوری گەلانت پێدەناسێنێ مرۆڤەکانت بۆ پۆلیان دەکا کەواتە کتێب دەتوانین بڵێن جوانترین پاکترین بۆن خۆشترین شتی ژیانە. سەرچاوەیەکە کە ئینسان ئەگەر لێی دابڕا هەر کۆمەلگایەک لێی دابڕا هەر مرۆڤێک وەکو تاکیش لێی دابڕا بەشێک لە تاریکیەکانی ژیان بەسەریا زاڵ دەبێ. مامۆستا دەڵێ خوێنەر بە بەڵام مەبە بە کۆپی پێست ینی کۆپی دووەمی کتێبەکە واتە شوێنکەوتەی نووسینی ئەو نووسەرە مەبە کە دیلت بکات. واتە دێمە لێرە پرسیارەکەمان ئەوەیە بەشێکی هەرە زۆری گەنجەکانمان کە دەخوێننەوە ئایا لە بواری دینیش باسکەین یاخود لە بواری ئەو نووسەرانێک کە وەکو ڕۆمانێک دەنووسن کە مێشی مرۆڤەکان بە لە ڕێدا دەبن ئەو مرۆڤانە چۆن سەیتەرە لەسەر عەقڵ و بیر و هۆشی خۆیان بکەن کە وا بکەن کە نەبنە کۆپی پێست. بۆ نمونە کتێبێک کە دەیخوێنینەوە وا بزانین کە فیلمێکە کە کۆتایی هات ئەتو کارکتەری ئەو فیلمەنی تەواو بوو فیلمەکە کتێبێکی کە دێت. بۆ نمونە لێرەدا پرسیارەکەمان ئەوەیە ئایا مرۆڤ چی بخوێنێتەوە باشە؟ بەڵێ پرسیارێکی جوانە. قورئانی پیرۆز قورئانی پڕبەخشش لە یەک ئاەتە وەڵامی ئەو پرسیارە گرنگەی ژیانمان دەداتەوە. ئێمە کە نەخوێنینەوە زۆر خراپە کە خوێندیشمانەوە ئەگەر نەزانین چۆن دەخوێنینەوە ئەوەش دیسان بەڵایەکی کە دروست دەکە. کەسانێکە وەکو جەنابەت باست کرد لەوە ئەچێ بیانەوە شەیدای دینداری بن بەڵام لە ڕێی خوێندنەوەیەکی سەقەتی ئاینیەوە کەسێکی تونڕەوی تێدا دەچێت ژینی خۆشی و خەڵکیش تیا دەبە. کەسانیش کە بە پێچەوانەوە گەڕاون بە دووی ڕاستیەکاندا شتە جوانەکاندا بەڵام جوانترین شت کە بیر و باوەڕێکی پاکە بەخوای پەروەردگار لە دەستیان داوە. سیرەکەی لە ئەنجامی خوێندنەوەدا تووشی ئیلحاد بوون تووشی بێباوەڕی بوون نوێژی کردووە ئێستا وازی لە نوێژەکەشی هێناوە ئەهلی مزگەوت بە وازی لە مزگەوتی شێناوە وشەی جوانی دەوت ئێستا فێری وشە ناشرینەکان بووە. بۆیە قورئانی پیرۆز بە یەک دێر بە یەک ئاەتی قورئان ئەوەمان پێدا دەفەرمێ فبشر عباد الذين يستمعون القول فيتبعون أحسنه. مژدە بدە سەی ئەم شانەکەین لە یەک ئاەتە فبشر يستمعون القول يتبعون أحسنه. دا بەشی کردو بەسەر پێنج بەش. مژدە خۆشی سەرکەوتن خەڵاتی خوا لە دنیا و قیامەتە بۆ کێیە بۆ ئەو کەسانەی يستمعون فعلی مضارعاتە بۆ ئیستیمڕاریتە بۆ بەردەوامی بەردەوام گوێ دەگرن. جای گوێگرتن کەسێک جاری وا کتێبێکی دەنگی گوێ دەگرێ خوێندنەوەش هەر گوێگرتنە. تۆ لەو کاتەدا نووسەری کتێبەکە قسەت بۆ دەکا گوێ دەگری دەبینی بینینیش هەر گوێگرتنە گوێیەکانت دەکەیتەوە. يستمعونە زۆر بە وردی گوێیەکانیان کردوتەوە واتە مرۆڤێک کە سەرکەوتووە مژدەی لێیە گوێیەکانی دانەخستووە کەسێکی وشک نییە کەسێک نییە دابڕابێ لە ژیانە تەنها عەقڵی خۆی پێچاک بێ. يستمعون بەردەوامی خوا دەبیستێ زانیاریەکانی زیاد دەکات کە یەکێک لە زانیاری هەرە بەسوودەکان لەڕێی کتێبەوەیە. تۆ کتێب دەخوێنیتەوە واتە قسەت بۆ دەکرێ و دەبیستی. بەڵام چی بکەین فەیەتەبیعونە لە کاتی شوێنکەوتندا شەیدای کێ دەبێ شوێنکەوتەی کێ دەبێ
ئەبێتە دەروێشی چێ نووسەرانێکمان هەیە کاتێک کە کتێبێکیان خوێندۆتەوە شەیدای ئەو نووسەرە بوون بوونە دەروێشی ئەو تەریقەتە خۆیان تەسلیم کردووە تەنانەت من نووسەر بەبێ ناوهێنان ئەڵم بە پێویست نەکاوتوێتی من کاتێک کە کتێبی فڵان کەسم خوێندۆتەوە خۆزگەم دەخوارد خواست شاگردی چاپخانەیەک بوومایە کە کتێبەکانی فڵان نووسری لێ چاپ دەکرێت هەر شاگردی ئەو چاپخانەیە بوومایە کە کتێبەکانی ئەوی لە بڵاو دەکرێتەوە تا ئەوەندە ئاستی شەیدابوونە قورئان دەفەرمێ شوێن بەڵام شوێن کەوتوی کامیان دەبی لەو هەموو قسانە ئەحسەنەهو باشترینیە باشترینیان بۆچی واتە قورئان بەگشتی هیچیانی ڕەفز نەکرد دەفەرمێ بە هەمویان باش بن هیچیانی خراپ نەکرد ئەحسەنەهو بۆ تۆ ئەحسەنەهو بۆ تۆ باشترین بۆ تۆ چیە بکامەی بۆ قیامەتی تۆ بەسوودە کامیان پاداشتی لە قیامەتە لەسەر وەردەگری کتێب هەیە کاتێک کە دەیخوێنیتەوە تەفسیرێکی قورئان دەخوێنیەوە سیرەی پێغەمبەر صلی الله علیه و سلم دەخوێنیەوە باسی ژیانی پیاوچاکان و ساڵحان دەخوێنیەوە باسی ئەو کەسانی خزمەتیان بە مرۆڤایەتی کردو ئەوش بە عیبادەت بۆ حیسابە چونکە بەردەوام یادی خوا دەخاتەوە لە کاتی خوێندنەوەدا ئەوە عیبادەتە کامە بۆ قیامەتم باشە کامە بۆ دنیام باشە سێمیان کامە بۆ پسپۆڕیەکەم باشە جەناب لە بواری ڕاگەیاندندا کار دەکەی کام کتێبە بۆ ڕاگەیاندنی تۆ باشە من کەسێکم وتار خوێنی مزگەوتم ئەحسەن بۆ من ئەوەیە کە خزمەت بە پیشەکەم بکە بە پسپۆڕیەکەم بکە هەمووان دەخوێنمەوە واتە گشتگیر دەخوێنمەوە بەڵام ئەحسەنەهو بۆ قیامەتم بۆ ژیانی دنیام چیم جوانیەکانی دنیام فێر دەکەم کتێبە بۆ پسپۆڕیەکەی خۆم چی گرنگە بۆ پسپۆڕیەکەی من پاشانەوەی جەنابەت ئاماژەت پێکرد وشەیەکی قسەیەکی زۆر جوانە کتێب کاتێکە خوێنتەوە ئەم کتێبە نابێ وان بە مقدس سەیریکەی کە نووسەرەکەی هیچ هەڵەیەک تێدا نەکردووە تەنها یەک کتێب هەیە لە ئەرز و ئاسماندا کە خوای پەروەردگار تەسلیمی کردوین بەبێ گومان بیخوێنەوە ذالکە الکتاب لا ڕیب فیه ئەم قورئانە یەکەم لاپەڕە بکەوە کە دوای سوڕەتی فاتحە دێیتە ئەمبەرەوە یەکەم ئایەت خوای پەروەردگار دەفەرمێ ئەم قورئانە هیچ گومانی تێدا نیە سەیری وەردی قورئان کە نافەرمێ لا خەطأ فیه هەڵەی تێدا نیە نەک هەر هەڵەی تێدا نیە لا ڕیب فیه هیچ گومانت لەسەری نەبێ ئەوەی تێدایەتی 100% بۆ لەبەر یەکشت ئەویش ئەوەیە قورئان کەلامی مەخلوق نییە کەلامی خالقە کەلامی دروستکاری گەردون و مرۆڤایەتی و ئاسمان و زەویە هەموویەتی